ئێرە گەڕەکی کانی عاشقانە لە هەڵەبجە سەرچاوەی دەربڕینی ناڕەزایەتی خەڵکی هەڵەبجەیە لە 13 ساڵی 1970 دژ بە حکوومەتی بەعەز لە بەرامبەر سیاسەتی ڕاگواستنی گوندەکان بۆ کۆمەلگا زۆرەملەکان کە دوجار ناڕەزایەتیەکان دەیان قوربانی لێکەوتەوە و حکوومەتی سەرکوتی کردن. لە بڵنگۆی مزگەوتەکانەوە داوای خۆپیشاندانی سەرتاسەری لە هەڵەبجەدا کرا. خۆپیشاندانەکە تەشەنەی کرد بە ناو کوچە و کۆڵان و بازاردا بڵاو بووە و بە دروشمی جۆرا و جۆر ڕژێمیش بۆ ترساندنی خەڵکی هەڵەبجەی کێوکەشەر هەستا بە بردومانکردنی شاری هەڵەبجە و حکوومەت تەنها بە کوشتنی خۆپیشاندەرانەوە نەوەستا واک شاید حاڵەکان بە دەنگی ئەمریکایان وت دوای ئەوەی خۆپیشاندانەکەیان سەرکوت کرد ئەو بریندارانەی کە لە نەخۆشخانەکان بوون سەرجەمیان لە بامۆک زیندە بەچاڵ کران. دیارە ئەم بریندارەکان زیاتر لە دوای چواری عەسرەوە چەند کۆپتەرێکی هەستان هاتنە بە نزمی گەڕەکەکانی ڕەجەب بە تایبەت گەڕەکیەکانی عاشقانی چکە سەرچاوی خۆپیشاندانەکە لێەوە دەستی پێ کرد بردومان کرد کۆمەڵە خەڵکی بەڕێز برینار بوون دواتر ئەمانە کە گەێنرانە نەخۆشخانە دیارە هەموو کەسوکاریان مڕافقیان لەگەڵ لە نەخۆشخانە ڕژێم دواتر لە ڕێی دەستگاکانی بەعسەوە کۆنتترۆلی خەسخانەی کرد هەڕەشیان لە مدیر و ئیداری خەسخانەکە کرد کە کەس نابێ بچێتە دەرەوە لەوێ بە برینار و بە مرافقەوە نزیکەی 27 کەس بەداخەوە هەر هەمویانیان زیندە بەچاڵ کرد کە ئەمە توانین بڵین پرۆسەی ئەنفال لێرەوە دەستی پێ کرد. ساڵانە حکوومەتی هەرێم لە ڕێگەی وەزارەتی شەهیدانەوە ساڵیادەکە دەکاتەوە واک بەڕێوەبەری گشتی شەهیدان و ئەنفالکراوەکانی هەڵەبجە دەڵێ 60 وڵاتی لە خۆپیشاندانەکە گیانیان لەدەستداوە و بەرپرسیاری کردەوەکەش عەلی حەسەن مەجید بووە. ئەم ساڵیش لەبەر ڤایرۆسی کۆڕۆنا بە شێوەیەکی بچووک ساڵیادەکەیان کردووەتەوە. ئەمە بە بڕیاری ڕاستەخۆی تاوانباری عەلی حەسەن مەجیدە و سەرکوتکردن ئەکرێ بۆیە لە دادگای باڵای تاوانەکانی عێراق کاتێ بڕیار لەسەر کەیسی کانەشخانە درێ تۆمەتەکە ئاڕاستەی تاوانبار عەلی حەسەن مەجید دەکرێت و ئەویش دواترەوەیە کە بە سزا ئەگەیەندرێەوەی ئەعدامەکرێ بەڵام وەکو قەرەبوو بەداخەوە هەمیشە ئێمە ئەو مادان دەستوری عێراق لە جێبەجێکردنیە دەستورەکان وەکو مادەکان و لە دادگا کە بڕیارێک دەرەچێ لە جێبەجێکردنەکەی کە حکوومەتی عێراقی تاوەکو ئێستا بۆ هیچ کام لە کەیسەکان نەچوەتە ژێرباری ئەوەی کە قەرەبووی ئەو کەیسانە بکات بۆ نمونە کەسی جینۆسایدی کیمیابەرانی هەڵەبجە و حتایی ئەنفال. خۆپیشاندانەکە لە هەڵەبجە وەک ڕاپەڕی ناودەبرێت لە ئانووساتی شەڕی عێراق گێڕاندا بووە بەشێک لە هێزە سیاسیەکانی کوردستان کە خاوەنی هێز بوون تێکەڵ بە خۆپیشاندەرەکان بوون. ئاکامەکانی دوای خۆپیشاندانەکە لە هەڵەبجە ڕووخاندن و تەقاندنەوەی گەڕەکی کانیاشقان و لە سەی سادەق گەڕەکی حەساری لێکەوتەوە. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەڵەبجە.